بینەرانی زێدە عەزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. ئەم جارە پاسی یادگار لە سۆرانە. مەبەستمانە بزانین کێشە و کەم و کوڕی و خەم و نیگەرانیەکانی هاوڵاتیانی ئەم قەزایە یاخود سنووری قەزای سۆران چییە؟ دیارە هاوڵاتیان لە ڕێگەی ئەو نامە و کۆمنتانەی بە ئێمە گەیشتۆتەوە و لە ڕێگەی ئەو بەدواداچوونانەی خۆمان کردومانە هاوڵاتیان لەم سنوورە نیگەرانن لە بێنەوتی، نیگەرانن لە ئۆتۆمبیلی جامڕەش و بێتابلۆ، نیگەرانن لەوەی کە قەزاکەیان خاوەنی ڕێگاوبانێکی ڕێکوپێک نییە. لەو شوێنەی کە داخلی سۆران ئەبیت چاڵی وای تایە ئەتوانی ماسی تیا بەخێو بکەیت. مەبەستمانە بزانین ئەم ناوچە گەشتیاریە کە خاوەنی ئەو هەموو جوانیەیە داهاتەکەی بۆ کوێ ئەچێت؟ بۆچی خزمەتی هاوڵاتیانی ئەم ناوچەیە وەکو پێویست نەکراوە؟ بۆچی کاتی هاوڵاتیانی ئەم ناوچەیە ئەدوێنیت باس لەوە ئەکەن کە پشتگوێ خراون و بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتوون؟ ئێمە مەبەستمانە لە ناو هاوڵاتیانەوە دەست پێ بکەین لەبەر ئەوەی پاسی یادگار پاسی خەڵکە. ئێستا ئەچین دەست پێ ئەەکەین و لە هاوڵاتیانەوە دەست پێەکەین بزان ئەوان خەموو نیگەرانیەکانیان چییە و دواتر لەگەڵ بەرپرسی یەکەمی مەبەستمان بەرپرسی ئیداری ئەم قەزایە دەست بە بەرنامەکەمانەکەین. بفەرموو. وەکو هاوڵاتیەکی قەزای سۆران خەموو نیگەرانی و کێشەتان چییە لە ئێستاە؟ وڵی کێشەن بڕک بازار زعیفە دەنێ باشە ماڵ ئەخوای ئاویدێەوە بیشکل و خخوای گەورە باشە. بە نسبەت خزمەت گوزاریەوە لە ڕووی کارەبا لە ڕووی ئاو لە ڕووی ڕێگاوبان ڕازین؟ وڵی کارەبا بڕۆکە خراپە دەنا باشە دیارهەوەبی لە خوای بەزیادی. حالم کلەی کوازاندەژیە کارەبا لە منتکەی گوندانمە نەمایە تێگەی ئەمە شێکەم خوا دووەم حکومەتی هەرێم یەکەم خوا دووەم حکومەتی هەرێم بەرام عالەمە بەکلەیە هەزار کەسیانە ڕەش کردووە ئەو کم ئەندامە تێگەی هەمویان لادا ڕەشان کردو خدا قبول ناکە خوارێ پێ نادا تێگەی ئەمن سپاسی بەڕێز بکەم. ئێمە خزمەتکاری ئەستەغفیرڵڵا ئەمن سپاسی بەڕێز بکەم خۆشحارم بە هاتنی تەناب. ئێمە قایمقام میوانمانە تۆزێکی تر لە بەرنامەی پاسی یادگار لە کەناڵی کوردستان 24 وەکو کاسبکارێک و هاوڵاتیەک چ داوایە کردی؟ داوامانەوەیەکەوە نرخی کارەبای دابەزینی ئەو یەک زەری بەشمان زۆر. ئێستا ماشاما گونەحمە چییە؟ کارەبا من هەش قات و دەقات لێمان وەردەگرن. یعنی خۆکاکە لە حیممان نییە خۆکاکە بەڕادمان نییە. سعاتمان هەیە وەرە سعاتەکە چەندی خوێندە ئەوە نەمانی وەربگرە لە هەموو دنیای وایە. ساعتەکە زۆر زیاتر هەش قاتی زیاتر وەردەگرن. قوربان سەلام عەلەیکوم. لە کەناڵی کوردستان 24ەوە لەگەڵتانی. وەکو هاوڵاتیەک وەکو هەوڵای بڵێ ئەوەی معاناتانە ئەوەی خەمتانە باسی بکەن. وەڵی ئەمە مردی هەندی هە بەحەس بکەین کێشن هەمووش نایە کێشەی نەفتەن هەیە کێشە موچەن هەیە کێشەی دنیای نایە بەس حکومەتەکان ئەت پێکردێ بەسی باران کەی بوو دوجار کە نەوتان وەرگرت بەرمیلێک نەوتان وەرگرت؟ وەڵات پێرار ئارێ وەڵا تا ئێستا نەو دابەش نەکراوە تا ئێستا لەحوڵ سۆران ناوەڵا ناوەڵی خەڵک بەڕاستی خەڵک بێزار بە لە خەڵکی خۆی قوسیریا لێرە بوو زستۆنێ نافتە ناوت بیا دو ساڵە جارێکی بەڵام هەموو معتەلێکی لێ و هەندێک کەتە نەخۆ شکر الحەمدولله باشە داوبی. وەکو بەستان ئێستا برێن زستانە فەسی زستانە بە بەرمیلی نەفتە شێمە چارمانجی زستا پێنجمانجی زستامە پێ نابێت بوو نەوتان وەرگرت. وڵی دوو مانگ پێش ئێستا مانگونیۆک پێش ئێستا بەرمیلێک نەوتان وەرگرتووە وەرمانگ هەر خلاصمان کردووە هەر تۆزمان پێ کردووە. ڕێگاوبان و شۆستە و شەقامەکانی قەزای سۆران تا چەندە مراعاتی خاوەن پێداویستی تایبەتی تیا کراوە؟ ئێستا من ئاگادار بووم کرد بە دواتەوە بووم کاتی هەستمە کرد ینی بە قورسی دێیتە خوارەوە لە شۆستەکان سەرەکەوی وڵەوەیە خودێ هەندە جی باشن خۆشن هەندە جی نەخۆشن جی زانین هەندە جی چێ کردی هەندە جی چێ نەکردینە
دیۆرە بەگشتی ڕۆژانە معاناتان چییە کە تۆوەکو خاوەن پێداویستەیەکی تایبەت وەکو کەم ئەندامێک کە بە شەقامەکانە لە دائیرەکان لەو شوێنانەی سەردانیەکەیت و پێویستت پێێتی واللهی بۆ من زۆر زەحمەت ئامۆزا ئەمە ڕۆژەی شەکم هەبی لە زەریبە یانە چۆمە تەبقا پێنجێ هیچ جێگەیەکی تایبەتش بۆ نەدراوەوە پێی سەرکەون بڕۆنە سەرەوە یا هاوکاری بکرێن نەخیرانی بەس دەرەجەە سەرکەون ینی بۆ مە زەحمەت ئەو دەرەجە مەسەسە لنگێکی بە بۆ من زەحمەت تا چمە سەرەتێمە خۆرێ ئەنی شلتە ماندید بم ینی بۆم زۆر زەحمەتە ینی قرسە بووم. بەڵە بینەرانی ئەزیز هاتینەوە ناو پاسەکە لەگەڵ کاک کرمانج عیززت قایمقامی قەزای سۆران و ئەو هاوڕێیانە کە لە چین و توێژی جیاوازن بەرنمەکەمان دەست پێەکەین و پێشکەشیەکەین. کاک کرمانج ناچارم لە پرسیارێکەوە دەست پێ بکەم کاتێک داخلی سۆران بوو مەمە یەکەم جاریش نییە پێراری شاتم هەر بۆ بەرنمەیەکی دیکە لێرە دەواازەی شار لەو شوێنەی نووسراوە بە خێراتنتانەکەین تابلۆیەکی شارەوانی لێیە بڕواتە بێت لەو سنوورەیە چاڵی وای تایە ئەتوانی ماسیتیا بەخێو بکەیت ئەمە قورسە چارەسەری بکەن دەواازەی سۆرانە بۆ ئەگەداری جەنابەتەمە تا ساڵی 2014 پرۆژەگەلێکی زۆرمانە بوو بە شار بەڵام بەداخەوە لەو کاتێک کە ڕاوەستاتوانم بڵێم لەو ساڵی هەتا ئێستا تا ساڵی نهایەتی 2010 هەرچی پرۆژەی لە سۆران نەکراوە بۆ خزمەتگوزاری ناوشار زیاتر لە 100 پرۆژەمان لە تێکڕای دەوروبەری شار ڕاوەستاوە بە سنتەری شاریشەوە تقریبا 9 گەڕکمان بە کاملی گەیش بوون مەرحەلەی خێر نەکران زادەکانمان ئەوەی کوروبمان کۆم بۆ پێویستان بە سیانەی بوو پێمان سیانە نەکران و لە بەرنەبوونی ئیمکانێتەوە ئاخرین پرۆژەکانمان ئەو ساڵ کۆمەڵێک پرۆژەمان بۆ دەرچوون بۆ ناوشار ئەوش بەڕاستی تا بە مەرحەلەی تەندەردا چوون چاچیان بکەین گەیشتنە مەرحەلەی ئەوەی کە زستان داهات نەمانتوانی ئیشیان تێدا بکەین ئەوەی دەواازەی شاریش بەشەکە لەو پرۆژێکی ئێستا دەرچووە ئەمە نەمانتوانی قیر بکەین لەبەرەوەی مەزرای پێویست بوو ئەو جادە ڕێیسی ئەگە مەزرای بۆ نەکەین چەندین جار قیر کراوە هەر تێک چوتەوە بۆیە ئێستا مەزرامان کرد تا مەزرایەکە تاوابی پارەی قیرشمان بۆ دەرچوو یەکسەر دەست پێکەین بەڵام ئێستا لەو بەڵام دەست ناکەنەوە دەواازەی شارە ڕۆژانە سەدان سەیارە و هاوڵاتی ناو بڵین ئەم سنوورە و دەرەوەی ئەم سنوورە و غەیرەش دێنەم سنوورە چارەسەرکردنی ئێستا نەخێت ئێستا چارەسەرێکی کاتی دەبی بکەین چارەسەراکە هەر دوای ئێستا بەڵام نتوانین نەبا خێر بکەین بە خێر دەبی هەر چارەسەرێکی کاتی بکەین تا ینیماگەر هەفتەیەکی تر پەیوەندی بکەینەوە بە جەنابتانەوە چارەسەر بووە چارەسەرێکی کاتی باڵێ چونکە ئێستا نتوانین ئەو پێویستی قیر ئێستا قیر ئیش ناکرێ لەبەر ڕێژەی کەشوهوایە کە زۆر لە خوارەوەیە هیچ قیرکردنێک ناجح نابی بۆی ناچارین هەندێک پرکیان بکەینەوە بۆی خەڵک جارێ بە کاتی بڕوە بەڵام بەلانی کەم لە سەرەتای مانجی سێ وەکو هەم پرۆژەکانی دیکە ئەو جادە خێرەکرێتەوە باشە لە سەرەتای مانگی سێ باشە پرسێکی دیکە کە من ئەمڕۆ بەر لەوەی بەرنمەکە لەگەڵ جەنابتانە دەست پێ بکەم چوینە ناو شار ڕای هاوڵاتیانم وەرگرت بەگشتی قسەیان لەسەرەوە بۆ ئاماژەیان بەوەدا کە ئەمڕۆیمە شەستمان پێکرد و سۆران ماشەڵا بەناوبانگە بە سەرما و سۆڵە و بە زستانی سەخت ئەڵێن تیانە بووتی پێرار نەوتم وەرگرتووە و داربڕێنیش قەدەغەیە ئێوە ینی کەسی یەکەمی ئەم شارن بیرتان لەوە کردوتەوە ئەم کێشەیە چارەسەرکەن بۆ هاوڵاتیانە بەڕاستی مەسلەی نەوت مەسلەك نییە تەنها کێشەی سۆران بێ بەڵام ئازارەکە لەمە زیاترەوە و جەنابەت باست کرد لەبەرەوەی سەرما لێرە زۆرترە ئێمە پێش 2014 ساڵانە 4 بەرمیل لەوتمانەدا هاوڵاتی بە نرخی حکومی ئێستا لەو 4 ساڵێک ڕابردوو نەمانتوانیوە 1 بەرمیلیش بە کاملی بدەین لەبەرەوەی نایە نەوت نایە نەوت لە کوردستان نایە نەوتیس پێ وەکو جاران دابش نەکرێت ئەوش بەشێک بوو لەو ئەزمەیەکە حکومەت تێدا کرد جاران
لە بەغدا دەهات نەوتی سپی ئێستاش تا ئێستاش دەگەدانی هەم ڕۆژانە تەنها 5 تانکەرنەوت لە بەغدا دێتە هەولێر ئەویش بۆ سۆرانەری قرار بێ لە سەرەتای هەفتەیدا دێت دابش بکەین ئەترافەکەمان دابش کردووە چوار قەزایەکە ئێمە هەر بۆ ئاگاداریت هەر بڕیارە کە تایبەتی بۆ منتیقەی چوار قەزا دەگرێتەوە مەسەرەن کەنەفت دێ مێرگە سۆر و چۆمان و لای سیدەکان و ڕەواندوز و سەرەتا لەوە دێتە خوارێ لە ساردەکەی تا دەگاتە سنتەری شار لە سنتەری شاریش تا ئەگەر بەرمی نەفتێک کە کمە بەڵام 5 ئێستا تەنها لە ناو سنتەری شار 42,000 عایلە هەیە باش یەک بەرمیل 2000 عایلەیەک ینی چاوەڕێ بن بۆ کەی بەرمیلێک نەوت سەرەتای کەم وەرگرت سەرەتا هەفتەی دادی دوێنێ ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو قڕعمان کرد لە بینی بایعەکانەوانی پاریان وەرگیرا بوو بە قڕع دەرچوە چێ پێشی وەربگری ئەوانە لە هەفتەیدا ئەوانەی بۆیان دەرچوە دەست پێکەن بە پێی قوڕاکەی باشە بە نسبەت داربڕینەوە من زانیاریم بۆ تووە ئەڵێ داربڕین ئەگەر هەژاران بیکەن سزا ئەدرێن بەڵام ئەگەر بەرپرس و دەوڵەمەندەکان بیکەنەوەی داریان ئەوێ بۆ تەنور و بۆ ئاگردانی وێلاکانیان کەس ناتوانێت جراتیان لەگەڵا بکە والله ئەو تەوەقع هەیە من بەداخەوە ئەو تەوەقع لە خەڵکی هەیە کە دائیمەن تۆ کەسی یەکەمی ئەم شاری وایە مەمشینە کەسێکەبی دەستڕۆیشتری بە شێوێک لە سەیتەڕەکان بسوڕێتەوە بەڵام کەسێک بە ناوی فەقیری لێ ئێستاندرابێ بە ناوی دۆڵەمەندیش لێ وازی لێ هێندرا بێشتیوە لە گۆڕێنە بەڵام کەسێک کە دەسەڵات ڕۆیش بووی مەسەلەن کەسێکە بەرپرسێکە لە پشتی سەیتەرەوە لە شوێنێکی دیکە لێفی لێدرابیتەوە فێڵی لە سەیتەڕە کردی فێڵی لە کەسێک کردی بە شێوەیەک لە هێزی خۆی بەکارهێناوی دەپەنایەمەدا ئەو مەوزوعێکە بەڵام تحدید بەرنمەیەک هەبێ لە فەقیرەکەی بستینە و لە دۆڵەمەندەکەی مەسینە داربڕین بە شێش لە پەناییەوە بەکاربێنێت بەو فراوانەی نا بەڵام ئینسان ئەتوانی لە هەر لە حزەیەکی بەتەسەوڕێ فەراق هەیە لە ئەوەی ئینسان هەندێک زار فێڵ لە حکوومەتیش بکات لە دەسەڵات و لە قانونیش بکە باشە چارەسەرتان چییە بۆ هاوڵاتیانە ینی ئەوە مادام داربڕینتان قەدەغە کردووە کەواتە بێ بەدیلتان پێبێ ئەو خەڵکە چی بکات من لەگەڵ ڕێی هاوڵاتیان داما پرسیارێکی زۆر جددیە خەڵک پرسیارەکەی زۆر منطق و واقعیە ئەوەی کە پێویستە لە حکوومەتی ئایندا بەجددی کاری لەسەر بکرێ ئەوەیەکە ئەبێ ئەو کێشەیەوەکو کێشەیەشی سەرەکی لە کوردستان حل بکرێ ئەمن پێم لە کێشەی نەبوونی موسە کەمتر نییە مەسلەی نەفت من لەو ماوەیدا ماوەی مانگ بەر لە ئێستا لە ئێران بووم بەڕاستی ئێران لە ڕووی ژیانەوە خەڵک ڕووخاوە بەڵام هەندێک خزمەت گوزاری سەرەتایی هەیە لە وڵاتەیدا خەڵکی ڕاگرتووە بۆ نمونە مەسەلەن غاز هەیە لە بەدیلی نەوت خەڵخۆی پێگەرما کاتوە نانگران پرسیاری ئەوەی هەیەڵێ هەرێمی کوردستان نەوت بە دەرەوە ئەفرۆشێت بۆچی خەڵک نەوتی نەبێ بەکاری بێنێت کاکێتگەر هەندێک پرسیە ئەمن وەکو خایم کە توانم بەڵام دەمە بەڵام جەنابیش ئەزانی مەسئلەی نەفت مەسئلەی دابەشکردن مەسئلەی چارەسەرکردنی ئەو مشکلە ئیشی قایم خامێک نییە ئەوە بێ پرسێکی وەکو پرسێکی گەورە ڕووی دەمی هاوڵاتی بۆ معلومات جەنابەت لە مانجی هەشتەوە بروسکەمان هەیە ئەمە چوار قایم خامی ئێرە سۆران مێرگە سۆڕواندە سۆمان بروسکەمان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی نەوت کردووە کە ئەبێ پێش هاتنی وەرزی زستان مشکلەی نەوت حل بکەن ئەبوایە لە مانجی هەشتەوە لیژنەیەک تەشکیل کرابە ئەو مشکلیان حل کرد باشە مەرجەیەوە جگە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە ئەگەڕێنەوە بۆ کێشەکانتان بۆ پارێزگا و پارێزگاری هەولێر بەڵێ تا چۆندا هاو کارتانە پارێزگار هاوکارە بەڵام پارێزگاری وەکومە دەسەڵاتی ویدانێکە بکە ئەوەی ئەمە دەستگایش تەنفیزینە ئەوەی بۆمان دێت تەوزیعەکەین نەک ئێمە سەرچاوی دابینکردنی نەوتەکە بین و بچین دابەشی بکەین ئەو نزبەی کە ئەدرێتەمە ئەدرێتە پارێزگار ئەدرێتە شوێنەکانیش و دابەشەکەین تۆ لە شوێنی من بە 5 تانکەر نەوت کە هەمووی ناکاتە بەشی 500 عایلەی لە 331,000 کەسی سنووری ئەو چوار قەزایە چەند بە چەنەگەی تەوزیعەکەی 5 تانکەر نەوت ڕۆژێ ئەوش هەندێک ئەوەندەش نییە بەڕاستی مەسەلەکە زۆر کەمە باشە چەند کەس لە سنتەری قەزاژین لە سنتەری قەزا 153,000 کەس لە سنتەری قەزاژی 153,000 کەس ئاگادارن هیچ داتایەکتان لێە لەسەر ژمارە ئۆتۆمبیلەکان بە تێکڕای منتیقەی چونێمە لێرە سیستمی ئیداریما هەندێک فراوانتر لە سیستمی قەزاکانی تر بۆ منە هەندێک بەڕێوبەراتیمان هەنا بەڕێوبەراتی لە سنتەری شاری سوۆرانە بەڵام سەرپەرشتی چوار قەزاکە باش ئەوگو بەڕێوبەراتی هاتووە بەپێی ئەوەی لە بەردەستی ئێمەدا بە نزیکەی 150,000 سیارە لە سنووری ئەو چوار قەزای هەیە جگە لەوانی کە ڕۆژانە دێنە ژوورێ و لە ناو سنتەری شارە بورە هەر چارە بە هەموویەوە باشە بەڵام خورسایی هەر زۆرەکەی لە شارە لە سوۆر باشە ئەوە لەوەتی ئەمە تقریبن 7 دقی 8 دقی دەستمان پێ کردووە هەر فریاکەوین لە تاسە بدەین دەست ینی
هاوڵاتیەک قسەی لەسەرەوە بوو پێیوتم وتی جادەکانمان خۆی تاسن پێویستی بە تاسەی تر نییە ینی هەست ناکەنەمە هاوڵاتیانی تەواو بێزار کردووە پێویستی بە چارەسەرەکە تاکەی چارەسەر ناکرێت ئەمە من قەناعەتم وایە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەک مشکلەی قانون مشکلەکەی فەرهەنگە ممکنە برادران بزانن ئەتوانم بڵێم سەتا هەفتای ئەو تاسانە خەڵک دروستی کردو ناکە ئێمە لە سنتەری شار ئەو شوێنانی کە پێش مەکتەبەکان بە ناچاری لەبەر زێدەڕۆیی و یان سرعەتی سیارەکان ناچار بووینە تاسا هەڵدابرین بەڵام خەڵک لە شوێنەکانی کە بە خۆی کە دایناوە لە ترسی ئەو سرعەتی داناوە بەداخەوە باشە ئەتوانم بڵێ هەردوو لا ڕاستن باشە گلەی خەڵکەکەش ڕاستی هاوڵاتیەکە گلەی ئەو خەڵکەش ڕاستە ئەوش مشکلێکی قەزایەک سێگۆشەی سنووری عێراق و ئێران و تورکیا بێت ئەو خزمەت گوزاریانەی بینین و خەڵک باسیەکە شایەنێتی تۆ خۆت لێ ڕازیت ناتەمتمەحم گەلک زیاترە هەستناقەنەعەتم وایە لە تۆکرێت و دوجار لەسەر تۆ ئەبێت بە ماڵ و ساغ بێتەوە من لە بەر مەسئولیت هەڵنایم باشەکە من بەشێک لە ئەو حکوومەتەیمە و تحملی مەسئولیتی هەموو کەموگوڕەکانی ئێراکەم بە هەموو شتێکەوە بۆیە چەندی ئایدی منە و چەندی ئایدی من نییە بەڵام ئەمیش تمحمۆیە لە شاری من گەلە زۆتە من تەبعاً دەمێکە قایم خام بەڵام من 39 ساڵە لەو شارێژیم هەموو ژیانی من لەو شارێ بووە لە ڕێخستنی ناوخۆی لە ڕاپەڕین لە ژیانی ئاساییم لە ماڵ پێکەوەنان یادگاریەکانی من هەموو لە ئەو شاری دانا و ئومێدی وە مستەقبەلی میش لەو شاریدایە بۆیە من تمحی وەکو خەڵکی تمحیم زیاتر لەو خەڵکی کاهەیەتی بەڵام ئەوەی هەیە کەم تەرخەمیەوە نییە ممکنە مەش هەڵەمان هەبی بەڵام حکوومەت بەچی بێڕێوەتی کاک لە ڕووی بەپارە بەڕێوە کرێ ئەو شارە شار نەبوو شارێکی ینی ئەم سنوورێکی زۆر گەشتیاریە من ئاگادارم لە تەواوی عێراقەوە جگە لە هەرێمی کوردستان خەڵک ڕووی تێیەکە ڕۆژانە پارە لێرە سەرفەکەن پارەیەکی زۆر ئەوە تا ئەو کاکەی ئاماژەی پێداڵێ ینی لە سەداسی شوێنە گەشتیاریەکانی عێراق لێرەیە هەرێمی کوردستان چاوی زۆر باشی لەسەر ئێرەیە یعنی ئەم پارەیە ئەم داهاتە بۆ کوێچێ نابێ بخرێتە خزمەتی خەڵکەوە نابێ بخرێتە خزمەتی ڕێگاڵبانەوە نابێ بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە بە هەموو شێوەیەک بۆ ئاگاداری جەنابەت ئەمە لە ساڵی 2014 هیچ پرۆژەیەک بۆ ئێرە نەکراوە جگە لە ڕاوەستانی لە زیاتر لە ئەو داهاتە بۆ کوێچێ من داهات ناگاتەوە ئیمە داهات مرکزی لێرە چوتەوە من ساڵی پانی لە پەنایەوە تێپەڕێت و ساڵی پار داتایەکماندا سۆرۆکی حکوومەت کاکنی سیروان بارزانانی کە لە کاتی ئەزمەی ئابووری لە کوردستان هەبووە داهاتی شاریمە ساڵانە مانگانە لە 2 میلیارد زیاترە مانگەیە 3 میلیاردژیە بە داتای ڕسمی دامەوێ بەڵام تێکڕای داهاتەوە بە فلوسەوە ئەچیتەوە مرکز هیچی لێرە ناگەڕێتەوە بۆ مەکەمە هیچی بۆ ئێرە سەرف ناکرێت هیچی بۆ سەرف ناکرێت پاش ئەو داتانەی من بردم بۆ جەنابی کاکنی سیروان بەلایەوە نوێ بوو موافقەتی کرد کە 3 میلیارمان بۆ سەرف کرد 3 میلیارەکە 3 میلیاری خۆتان بۆ خۆتان سەرف بکرێت 3 میلیارمان بۆ سەرف کرا لە ساڵی پارەوە پاش 16 ئۆکتۆبەر دووبارە ڕاوەستاوە ئەو ساڵ دەستمان پێکردو هەتا بە مەرحەلەی تەندەرداچوو ئێستا بووینە زستان و پرۆژەکەمان بە داواکردن لە خەڵکی گوتمان اتفاق دەگەر خەڵکی مان ڕابگرین لە زستان پرۆژە وەستێت تاوان باش با بچینە لای و هاوڕێیانش لە پەخشان خانەوە دەست پێ یەکەم دەمەوێت سەرەتا پرسیار لەوە بکەم لەمەوەی 5 ساڵی زیاتر لە 4000 قوتابی وازیان لە خوێندن هێناوە و پرۆسەی خوێندن لەم شارە بەڕاستی بوویتە زەنگێکی مەترسیدار کە قوتابیان واز لە خوێندن دێنن و قوتابیان سەردانی کافتریاکان دەکەن و هیچ هۆڵێکی خوێندن نییە بۆ ئەو قوتابیانە کە لە پۆلی 12 ئامادەی کە مەبەستت ینی ئەوەی خۆلی تایبەتی تیا بکرێتەوە مەبەستم ئەوەیە کە تاقیکردنەوەی دەرەکی پۆلی 12 کە دەکرێت هیچ هۆڵێکی نییە ئەو قوتابیانەی کە لە هەر چوار پەروەردا کە سەردانی هەولێر دەکەن دەتوانن لێرە هۆڵێک دابین بکەن بۆ ئەو قوتابیان دەرەکیانە قوتابی دەرەکی بەڵێ ساڵانە قوتابیەکی زۆر سەردانی هەولێر دەکات بۆ ئەو بۆ تاقیکردنەوەکان باشە و هەروان ناوەندی ڕۆشنبیری بەرەو پۆکانەوە دەڕوات ڕاگەاندن و چالاکوانان بێ ئومێدن بەڕاستی چکە هیچ گۆڕانکارێک لەم شارە ڕۆنادات لەوەتەی من لە بیرە کاتێک ئێمە داوامان کرد لە ڕۆی ڕاگەاندنەوە کە کارمان بۆ بکرێن بۆ ئەوەی کە پرۆسەی ژینگەی بەتایبەتی کە چالاکوانین لێرە
و خزمەتمان هەیە وەکو چالاکوانێک کار دەکەین کاری خۆبەخشی دەکەین داوامان کرد لە قایمقامی سۆران بۆەوەی کە وەرزی ستاندێت ئەو دارانەی کە دەبڕن بەڕاستی گرفتن و سەوزایی لە شاری سۆران کەم دەکەنەوە بە حساب ئەوەی کە شارێکی ژینگەییە و هەروەها خزمەت گوزاریەکان بەڕاستی لە ئاسێکی زۆر نزمان ئەمەیە پرسیار لەوە بکەم لە 15 ساڵی کە حکومڕانی لە دەستی ئەو بووە چی کردووە بۆ شاری سۆران زۆر سپاس بۆی هاوڕەکانی شباسی کێشەکانی بکەن ئەچمە لای کاک ئیبراهیم فەرموو زۆر سپاس بۆ ئێبەی بەڕێز سەرەتا من لەوە دەست پێ دەکەم ئایا سۆران نەبوویتە قوربانی هەولێر کە ئەمە بمانەوێت و نەمانەوێتن هێزی یەکەم لە سۆران پارتیە هەرچەندە قایمەقام بەدەرە لە حیزبەتی بەڵام لەسەر حسابی پارتی لێرە بۆتە قایمەقام باش ئایا کاکرمان سۆران تا چەند بوویتە قوربانی شاری هەولێر کە زۆربەی دەنجی هەولێر هەتا پارێزگاری هەولێر بە دەنجی سۆران بۆتە پارێزگار باش پرسیاری دووەمت لە ڕووی تەندروستیەوە هەتا ئێستا محەڕەقەمان نییە ئی پاکردنەوەی ئەو دەرمانانە کە زیان بەخشن چەندین جار داوامان کردووە کاکرمانس خۆی ئاگادارە هەتا بوو لە سۆران یەکەم شارەکە بزانم 4 بەڕێوەبەراتی تەندروستی لە یەک شار هەبن لەکوێ بووە لە یەک شار 4 بەڕێوەبەراتی تەندروستی هەبێتن زۆر سپاس دەکەم کاک بەرەڤان من باس لەوە ناکەم ڕێگاوانەکان چۆنن خۆتان شاهدن لە دەواازە دەستت پێ کرد مزگینی دەدەمێت تا لە شار دەردەچی خراپترە باشتر نییە باش بەڕێبەرەکانی سۆران داباش بوونە بوو چەند کوتلە کاریەک ئەگەر ئەمە لەسەر بە ئەمە نەبێ ئەمە تووشی گرفت دەبێ بۆ نمونە کاکیبراهیم باس لە بەڕێبەراتی تەندروستی سۆران کرد هەستان چیان کردووە هەیمەنەتی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆریانن کم کردیتەوە بۆ نەخۆشخانەی ئاشتیان گواستەوە سەر بە هەولێر نەخۆشخانەی منداڵی لەدایک بوون ئەنیان گواستانەوە فریاکەوتنیان بریدا خوارەوە من شەوێتتر دووشە بە لە ئێستا چوومە فریاکەوتن منداڵک تووشی تەنگە نەفەس بوو هەتا گەاندرا خەستەخانە مرد سۆران بمانەوێ نەمانەوێ مەترسێکی گەورەی لەسرە تاوەکو ئێستا سنتەرێکی چاکسازی نییە بۆ ئەو کەسانێک کە ئەبنە قوربانی مادەوەژبار منداڵەیە گەنجێ تووشی مادەوەژبەرە بێ ئەگیرێ کاکەوە چارەسەر نییە بۆچی 10 ساڵە گەڕێکی سەرچاوە پرۆژەی دەرچووە ڕسیفیاندانەوە تاوەکو ئێستا بەڕێوان نەڕۆژێتەوە نەبووە 10 ساڵ بەر لە ئێستا 2008 شهریڤان خان وەک ئەم هەمی زانین شاری سۆران شاری شەهیدە هاتە ناساندن ئەس دی بەحسی بنەماڵی شەهیداکەم کۆ زۆر بێنازن هەنگ ئەس دی ڕەخنێل تەگرم وەک قایمەقامی سۆران دەستێ بەرەبەرەتی سۆران بەرامبەر ڕەخنێ هەنگکرم بەرەمبەر هەڵسوکەوت و کەم تەرخەمیت هەنگ و بەرەمبەر بنەماڵێت شەهیدە سۆران بۆ دێبیتن کوڕە شەهیدێک واز خوێندنێ بینیتن و ڕۆژانە کار بکەتن کۆ بنەماڵە خۆ بخێوکە داهاتەوی تنێ ڕۆژانە 7,000 بیدن یعنی هاتیەکردن خزمەت هاتیەکردن بەس شێوەیەکی گشتی نەبووە و پێویست نەبووە ئەوێ هاتیەکردن کەرتی تایبەت بووە یعنی هیچ بۆ بنەماڵی شەهیدا ناتیەکردن و ئەوانە بێنازن ئەگەر هەنگ ڕووی مادی نەشێن ڕووی معنەوی بشێن چونکە ئەس زانم دێ بەهانە هێتەگرتن دەبێت ئەم حالەتێکی خراپی دارایی داین بلا ڕووی معنەوی بنەماڵی شەهیدا بپرسن زۆر سپاس شەهریڤان خان کۆمەڵە پرسیار کراوە دواتر پرسیاری هاوڕێیانی دیکەش وەرەگرین لە پرسیاری پەخشانەوە دەست پێ بکەین ینی داتایەکی زۆر مەترسیداری باس کرد لە 5 ساڵە 4,000 قوتابی وازیان هێناوە ئێوە ئاگادارن پرسیارەکەم سەرچاوی ئەو داتایە لە چێە سەرچاوی و داتایە لە 4,000 ڕقەمە لە زاری کرمانجیەوە لە دەست هیچ داتایەک ئەسڵ ئەساسی لەو بابەتێنی احتیمال هەیەمەوە بەڵام 4,000 کەس یەکجار زۆر گەورە 4,000 کەس ڕقەمە ئێستا تەربیە هەیە بە کاملی 4,000 کەس نییە تربیەی دەوروبەری واسێنان لە قوتابخانە حاڵەتە نەبووە بە دیاردە نەخێر لە سنووری من ئەگەر بێ بۆ ئاگاداری جەنابەت ئەمە سنووری پەروەردەی سۆران جگە لە ناوەندی سەنتەری هەولێر 55,000 قوتابیمان هەیە جگە لە زانکۆکان 55,000 قوتابخ و هیچ جێیەکیش نەبووە مەکتەب و قوتابخانە و مامۆستای بۆ دابین نەکرێ بەڵام خۆتان زانین 4-5 ساڵە تەعینات نییە مامۆستا تەعین نەکراوە بەم حاضر بە شێوازی دیکە مامۆستامان دابین کردووە بەڵام کەمی لا کاتمان مشکلەمان هەیە بەڵام لە هەموو شتێکەوە تەقسیر کرابی لە بواری تربەویە تەقسیر نەکراوە هەوڵ درراوە پەروەردە خەپات نەکرێت و من سوپاسی مامۆستایانی خۆمەکەم کە بەو هەموو کەم و کوڕاتە بە بەداچوونیەوە ئەو ژمارەی کە باس لەوە کە لە 5 ساڵە 4,000 قوتابی وازیێنەوە ئەسڵ ساسی باشە
بەنسبەت قوتابی دەرەکیەوەڵێ بۆ بگەنە هەولێر بۆ تاقیکردنەوە من مش لەگەڵ پرسیاری و خوشکی دابم ڕاستەکە مش زۆر جار داوامان کردووەکو ئیدارەی ئێرە کۆمەڵک مشکلێک کە وەزارەتی تربیە سیستەمە چیە بە بەهانەی ئەوەی کە قوتابی خارجی زیاتر لە هەولێرەوە کۆنتترۆلیان نەکرێت لە قەزاکان ڕەنگە ئەوەندە نەکرێت سۆران وایە لە قەزاکانی لە قەزاکان هەیە لە هەموو قەزاکان مەسلەی امتحانی خارجی لە ناوەندی هەولێرەکرێت هەموو قەزاکانە قەزاکانی سنەوە هەولێرە سنووری هەرێمی کوردستان نا سنووری هەولێر قەزاکانی دیکەی سنووری هەرێمی کوردستان ئەمن باسی هەولێرەکەم ئەمن علاقم بە قەزاکان کەنیە باسی هەولێرەکەم لە سنووری هەولێر ئێستا حالیان هەست ناکەنەمە کێشەیە با زۆری کێشەیە ئێوە چیەکەن تەسەوڕەکەم ئەبێ وەزارەتی پەروەردە ئەعتیبار بداتە پەروەردەکانی خۆیان نەک ئەوە ئێستا کێشەی دیکەم هەیە لەو ماوەیدا دەگەڵ خودی وەزیری پەروەردە باسم لەو مەسەلەی کردو بۆ نمونە قوتابخانەی ئەهلیمان هەن لە سۆران ئیشرافی ئەو قوتابیانە لە هەولێرەوە مشریف دێرە ئیشرافیان لەسەرەکە هەفتەی جارە بۆ ئەمەتان قبوڵە ینی شارێکی زۆر یان بمبورە ینیەکی بچکۆلە نیە قسەیەکی کرد لۆی شتەکان واز بگوێت تو حکومڕانی 15 ساڵە ئەمن مۆزەفی حکومەتم يعني حزكم اللي نوێنەری حکوومەتی لە سۆران و نوێنەری هاوڵاتیانی لای حکومەت حکومڕان داشی من ئەزای خوشی من لەوەتەی لەبیر لە سەر دەسەڵاتی لەوەتەی لەبیر مە پەروەردە لە ئاستێکی ئەوەندە نزمدا کە تەڵەبە ناتوانێت نا من لەگەڵ جەنابەت دانیمە یەک لە پەروەردە باشەکانی ما ئەتە قسەی خۆت کرد و ئەمە جوڵ قسەی تو کرد ئەگەی زەنەبی یەک لە باشترین پەروەردەکانی ما پەروەردی ئەمە زیاتر لە 30 تەڵەبەمان لە طبی وەجیرە ئەو ساڵ لە سووری پەروەردەی ما زیاتر لە 30 تەڵەبە تا 30 تەڵەبە جگە لە ئەوەتەکانی خۆی بەڵام کەم و کوڕیشمان هەیە وەزیری تربیە ئەو داواکاریانەی ئاڕاستەیەوەتان چکە باسی ئیشراف و سەرپەرشتیکردنی شت کردوتت هەرەمووی لەوێ واکرێ بەدەمتانەواتون یان بەدەمتانەوە نهاتون وعدیدا کە ئەمە علاساس پاشی سەری ساڵی ئەو پرۆژێ وا بکە شراف بداتەوە شوێنەکانی دیکە بەس مەسلەی هەندێک شت هەیە لە ئەو پیان وایە کابینەوە کۆتایی دێت ئەوان وا وعدیان ئەوەیە من جێب لێ بوو وا وعدیان تۆ بەس وعدەکەت پێ بدەنیتر بە دوواداچوونەکەن یانەر ئاتیادی وەریەگرنەوە ئیشی بە دوواداچوونەکە باش بەڵام هەندێک حەزەکەم شتێک هەیە ئەبێ مەبەسمێ لەسەر مەسەلەی حکومڕانی ئەمە مۆزەفین ئەمە تعلیمات دروست ناکەین ئەمە تعلیمات جێبەجێ دەکەین یعنی هەموو ئەو مشکلانەی کە بەشێک لەو برادرانە و برا خوشکانە باسیەکەن کێشە لە مرکزیەتی دەسەڵاتە لە مرکزیەتی دەسەڵاتە لە سیستەمە مثلا ئەو برادرە باسی باسی تەندروستی کرد سێ بەڕێوەبەرای تەندروستیە خۆی سۆران سێ بەڕێوەبەرای تەندروستی نییە بەڵام چوار بەڕێوەبەراتی تەندروستی لەم سنوورەیە بەڕێوەبەراتی تەندروستی فەرقێ دەگە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ئەمە کاتی خۆی خەرار بوو ئێرە بیتە بە ئیداری سەربەخۆ کە بووبانە ئیداری سەربەخۆ ئەبواە بەڕێوەبەراتی تەندروستی مە بووە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی دەسەڵاتەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی فراوانترن بەڵام بەپێی سیستەمی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان تەندروستی بڕیارەچیاندایە کە ئەمەش پێڕازینینە بەڕاستی زۆرمان دەگەڵیدانە نەخۆشخانە گەورەکان وحدەی حسابیان هەبی و سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی بن ینی تۆ شەستەکەم وەکو وڵاتیان تۆش بەس گلەیت هەیە نەخێر من جواب بدەمە بەڵام معنایەوەنی هەرچی هاوڵاتی ئەڵێ زەربی سفریکەم ئاوڵاتیش هەندێک شتی هەموو شتێکی بێهانە و تۆمەت نییە بە حکومەت ئەمەش کەم و کوڕیمان هەیە کەواتە بژێ لە دەنجی قسە و هاوڵاتیانش وەگرین بۆی ئەو قسانە تەرجمە بکەینەوە کێشەکان لە چێنە ئەم پێم وایە بەشەی زۆری ئەو کێشەی لە سیستەما و یەکێک لە گەورەترین کێشەکانی ما لە ئیدارە مرکزیەتی دەسەڵاتە بڵێ باشە هەر بە نسبەت پرسیارەکانی دیکەی کاک ئیبراهیمەوە بە باسی مەحرەقەی کرد شوێنێک بۆ سوتاندن و لە ناوبردننی ئەو پاشماوەی دەرمانیەوانی کە زۆر زیان بەخشن و مەترسیانەیە لەسەر ژیانی هاوڵاتیان ئەمە چۆن چارەسەرەکەن لە سیستەمی تەندروستی لە دنیای کە دروست دەکرێت مەحرەقە لە ناو ئەوەی تایبەت بە هەندێک دەرمانە لە ناو خستەخانەکان هەیە بەڵام بەداخۆمە دوو خستخانەی گەوری ترمان دروستکردن ئەو بەشیان تێدا نەبوو لە بە هەندێک ئێستا ئەو دەرمانانێک کە خەتەرن ناچارەچن لە شوێنی تر ئەسووتێنرێن کەم و کۆریە بەڵێ کەی چارەسەرە بێت ئەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیان تەندروستی وڵات بەڕاستی خراوێ کارگەی ریسایکلین لێرە دابنین لە سۆران لە ساڵی دادی دەست پێ بکرێت ئەبێ لەگەڵەوە معالەزی ئەو مەسەلە بکرێت بەشێک تایبەتی بە ئەو دەرمانە لاز بکرێت باشە ینی هاوڵاتیان تا ساڵێکی تر ئەبێت ئەم دەرمان و ئەم دووکەڵە و ئەم ژەهرە و ئەم ئینە بچێژن کەم و کوڕە بەڵام بۆش نەبووە ئەزمەیەکی یەکجار زۆر گەلەنی معالەزە کراوە بۆ خەڵک پێی وایە کە سۆران بۆتە قوربانی هەولێر ڕێیەکی واوا دروست بووە ئێرە ئەمری دەرچوو لەگەڵ ڕانیا و کە بێتە ئیداری سەربەخۆ جێبەجێ نەکرا
ئەسەر مەسلەی ئیدارە خۆ ئیداری سەربەخۆ ئەگە تەنفیزیش کرا بە عیلاقەی بۆ مۆزوعیدا نەبوو چونکە ئیدارە معناوە نییە لە ڕووی نفوزەوە لە هەولێر جیابێتەوە تەنها سیستەمی ئیداری ئەبێتە ئیدارێکی پێشکەوتوی دەسەڵاتەکانی زیاتر ئەکرێن وەکو ڕانیە ئێستا ڕانی عایدی سلێمانیە ئەوە بەو شکلەی نییەکە هەیە بەڵام ئەمن قەناعەتم وایە ئەگە برادران وەکو من تەجروبەی ئیداریان هەبێ ئەمن تەساوڕەکەم ئەو گلیانەی ئەوان لێ ئەەکەن گلەکان لەسەر ئەوەنە کە مەرکزیەتی ئیداری ئێمەی حەقیمەی خواردو ئەمش لەگەڵەوەدامە لەلایەن هەولێرەوە لەلایەن مرکزەوە لەلایەن هەولێر نەکرد وەکو شەب محافظە مرکز بۆ ئێوە هەولێرە وەزارەتەکانەوە وەزارەت هەیە لە وەزارەتەوە سەرپەرشتی بنکەیەکی دایری منەکە ئەبێ ئەو مەزوعات چا بکرێ هەموو وەزارەتەکان وەزارەت هێز لەوێ ڕا سەرپەرشتی فەرمانگەیەکی منەکە نەخێر زۆر جا بەبێمە گەڕانەوە بڕیار لەسەر ئەو مەسەلەدەن ئەوە مدیر عام هەیە وەزیر هەیە نەمدیوە 4 ساڵی ڕابردوو وەزیر هەیە سەردانی شاری منی نەکردیا مدیر عام هەیە نەمکردیا ناوی وەزیرەکەم نایە بەڵام ناوی وەزارەتەکەم پێ بڵێ هەیە وەزیرەکان ڕاشکاو بن ئەمە کێشەیەکە و باسی بکەن ینی تاکەی باسی ناکەن ڕۆیشتن ئەو جارێ نەڕۆیشتن بۆی خەڵک بزانێت چۆن بوون لەو ماوەی لەو کابینەیە بوون پۆستیان ئەوە جددیەتی مەبەسمێ لە بەشێک لە نمونەکەی باسەکەم با ناو نەگەرن کاک بەرەوان کۆمەڵک پرسیاری کردووە دیارە قسەی لەسەرەوە کرد لە بەڕێوەبەرایەتەکان دابش بوون بەسەر کوتلە و کوتلەکاریە و قسەی لەسەر گواستنەوەی نەخۆشخانەکان کرد هەندێک قسەت لەسەر ئەمە کرد بەڵام ئەوەی بەلای منەوە مەبەست بوو ئاماژەی بەوەدا کە سنتەرێکی چاکسازی نیە بۆ توشبوانی مادەی هۆشبەر بەپێی داتاکان ژمارە و کەسانەی ینی توش بوون ئەکرێ ناویان پێیان بوترێت توش بوو بە مادەی هۆشبەر لە سنووری قەزاکەی ئێوە چەند کەسە ئەزانی من تەزول بۆی هەندێک زارغەدر لە شاری ماکرێ بەو ناوە ناتۆرانە بۆی کەش سۆران ئەمە شوێنێکی حدودینە زۆرترین ئەو مادانی کە لە منتیقی مەگری لەسەر حدودەکان نەگری یعنی لەسەر حدودی تووشیا مێرگە سۆر بگیرێ سۆران علا نەکرێ ئەو مەسەلە مەوزوعاتیە بەداخەوە هەندێک خەڵکیشمان قسەم لەسەرەوە نیە چەند دەستی بەسەرداگیراوە ئەڵێم ئەم شتێکی زانراوە لە 2009 داتایمە بە بەراورد ئێستا 2 تا 3 بەرابەر بۆ ئێستا کەمترە لە چەند کەسەوە بۆ بە چەند کەس بۆ نمونە بە زۆر چونکە ئەوانیش بەشیان هەیە توش بۆکان تاسە حاڵەتە جینە تاسێنە فرۆشیار هەیە لەو مەسەلاندا بەڵام ئەتوانم بڕێم ئێستا سەیەکی ماوەتەوە بەڵام پرسیارەکەی ناتوانم پێ برم بەزانام ینی داتایشی دقیقت بێمێ بەڵام پرسیارەکەی لە جێ خۆێت یعنی ئەو پێتە پێشنیار بام نەگەڵێم پێ نەک لە لێرە بای ئەوەن کە سنتەرێکی چاک لە سۆران نا بەڵام توانم بڕم لە ئاستی هەولێر مەفروز وایە هەبێ بۆ تێکڕای منتیقەی شتێکی هەبێ نەگەنا تایبەت سنتەرێک بۆ ناو شاری سۆران پێویست بۆ هەموو توش باسی شاری هەولێر ناکەم لە هەولێر سنتەری ئیسلاح و ئەو شتانە هەیە بەڵام مەبەستم بە نسبەت ئێوە خۆتانەوە لەم سنوورە لە سنوور پێویستمان بە سنتەرش تایبەتی لە دوورشاری ناوشاری خۆمانە یان ڕێژەکە ئەو ڕژێنێکە پێویستی بە سنتەرێک بی باشە لە نێوان بەڵام هەشە لێرە ڕەوان کراوە بۆ شوێنەکە لە نێوان ناحیە و بڵین ئەوانەی و ناحیانەی لەم سنوورن جیاوازی ئەکرێت چکە ئاماژەی بە مێرگە سوور داوتی بۆ نمونە من خۆم بە چاوی خۆم بینی مێرگە سوور خەزایە باش ئەمەش لە قەزاکان بۆ نمونە ئەو مێرگە سۆری دیوە بەڵام خەڵکێکی مێرگە سۆریش حەقی هەیە بڵێ لێ بۆ زادەی سیدەکانیش کرا ئەو ساڵ حەقی هەیە بڵێ بۆ زادی حەسەن بەجی خێر کرا مەسەن بۆ نمونە خەڵکی ئەو پرسیارەیە پرۆژەکان هەنە لەولا من بە نسبەتی من مێرگە سۆر خیر بکرێت سۆران خیر بکرێت سۆمان خیر بکرێت بەڕاتە جیاوازی و ژاکاری بەڕێ من بۆ شخصی خۆم هەرزەیەکی دەستکاری مە لە هەندێک جیاشتمان تێکەڵەوە قایمخان مێرگە سۆر پرۆژەیەکیان بۆ دۆڵەمەریان دەرچوو بوو داوای لە مەکری هەودیانیش داخلی ئەو بەرنامەکەن گوت کە سنووری قەزای من نەگوتم بۆ شتێکی باشە چونکە من پێویست هاوکاری لەو لەم سنوورێرە ناوەندێکە 150 خەڵکی سۆران خەڵکی دەبەری مێرگە سۆرن باش خەڵکی باڵەکایەتینە خەڵکی ئەسلی نییە پرسیاری وتی پرسیارێکی جیاوازمێ سەبارەت بە لاکردنەوە لە بنەماڵەی شەهیدان ئاماژەی بەوە داوتی زۆر بێنازن وەوتی زۆر کەم تەرخەمن لایەنی بەرپرس بەرامبەریان تەنانەت ئاماژەی نمونەیەکی نایەوتی کوڕی شەهیدێ مناڵی شەهیدەیە بۆ ڕۆژانەیەکی حوتەزاری وازی لە خوێندنێ ناوە ئەمێن بەڕۆچیت کە وەڵامە دەمەوە دائما ئینسان ئەگەر شتی کردم بە مطلق سفری کرد بڵێ چی نەکراوە من قەناعەت تەحەدا ئەکەم لە هەموو شارەکانی کوردستان ئەوەی لێمە لە بۆ شەهیدانمان کردبی لە هەر شوێنە نشکە کرابی قەزای دیکە هەبوو نشکایەتیان لەمە کردو کە ئەمە شت بۆ شەهیدانەکەی بۆ ناکەین بەڵام ئەگە بڕی شەهیدان چیان بۆ بکرێن کەمی نییە هەرچی بۆیان بکری کەمیە
من لە ڕوانگەی قسەکەمەوە ڕاستەکە شەیدان نازیان لەسەرمەیە سابیان لەسەر بێنازن خۆی ئەزانی شەهید ئەو تعویزەی نابێتەوە کەمە هەرچی بکەین لە سەمان لەسەرەوە ینی چیتان شتی مەلموس چیتان بۆیان کردووە ئەمە بەڕێوەبەرایەتێکی شەهیدانمان هەیە بەڕێوەبەرایەت شەهیدان هەموو منداڵانی شەهید لێرە بە بەلاشە خوێنن لە تەنانەت لە ئەهلیەکانیش لە سابێس و ئەوانش ئایلەی شەهید یا ئەعتیباری تایبەتی هەیە خانومان ئامادەکردن خانووی هەر چوار قەزایەکەی بۆ شەهیدانی شەڕی داعش مەبەستمە کە شوقەکانیان بدەنێ ئێمە بەخۆم ڕاستی پێم خۆش نەبوو شوخان بێنێت چونکە پێم لایەق نەبووم بۆ بنەماڵی شەهیدان ئێستا قسە لەسەر ئەو مۆزوعە شایە خانووکانیشمان بۆ حاضر کردوونە لە ڕێگای خۆمانەوە بەردەوام بەسەرمان کردوونەتەوە سەردانیان نەکەین بەڵام بەڕاستی ڕەنگە کاری فەیسبوکمان بۆ نەکردی هەندە کە بچین با بکەینە هێشتاش ئەگەر باش منەماڵی شەهیدان نازیان هەبی گلیان هەبی لەسەر چاو حەقیانە لەسەر مارسیمە گلیانەوی باس لەواکرێت کە بینای دادگا لە شەقامی کاوەیە لە کاتێکە ینی بینای دادنووسیا و شوێنەی کە دادنووسەکانی لێدانیشن لە شەهیدانی ئازادی ئەمەش زۆر دوورن لە یەکەوە ئەمە بۆ ئەکەن ینی ناتوانن ئەمە ئاسانکاریە بۆ وڵاتیان بکەنەوەندە عزیەتیان نەدەن دقیق حکایەتێکی کەم هێتوانم برێمەوە بەڵام پرسیارەکەی تویتیدایە مەولانای ڕۆمیێڵێ جارێکی ڕەمەزان تەوا بوو پاشا داوای کرد کە چێمان ببینی لیژنەکانی تەرخانکردن کە لە مانگ ببینن باش هەموو عالەم و لیژنەکان چون کەس نەیدی مانگ پیرەمێر دیژنەوە ساڵە گوتی من سوێندی خوار گوتی من مانگم دیوە ئەخر بۆ هەر شتێک دەبێت بە دوواداچوون لە بکەین دیسان هەموو خەڵکەکە چووە مان متابعیمانجیان کردمانجیان دیسان نەدیتەوە کابراایش عقلی تدا بوتی بچون پێش چاوی ئەو کا پیرەمێردەی ببین کە چون چاویان لێ کرد و کەشفیان کرد داوی مویەکی کەوانی کرد بوو وەکو مانجی هلال دەهاتە بەرچاو ئەممان بێسە ئینسان کە بڕیارێک ینی هەر شتێکی بڵێ هەر شتێکی بڵێ مەفرۆس وایە پێش چاوی خۆ ڕۆم بکاتەوە ئەو پێشون نەبوو بڵێ کامتان بوون ئاماژەتان بەوە داوتتان بیناکەی گواستراوەتەوە زۆر دوورن لە ئەمن زاتوو بە وەڵامە ئیزنم بدێ وەڵامەکەی بدەمەوە من ئەمە بۆی بزانی من پێشاوم بوونە من لە بەڵێ حکوومەتی مە ئەزمەیەکی مادیدا بوو وام پرسیار لە زەنا بکەم 16 دایرەکانی من وەکو لە منتیقی من کرێدا بوون وای ئەمە جەماعەت لە کرێ نەبوون باش ئەمن بەبێ ئەوەی محافظەی بەبێ قیادی خۆ بۆ دەستگرتنی حکوومەتی خۆ لەو ئازمە ئیدارەی بڕیارماندا هەموو دایرەکان لە ناو کارتی لە ناو کرێتیەتی بینی نەدەرێ بیان خێنێ ناو دایرەکانی دیکە بیان خێنێ ناو دایرەکانی هەموو ئەکس تقریبان 180 مینا دەرێ بەڵام بۆ نمونە بینا هەیە بینا هەیە ئەوترێت شوێنی هەیە تیایدا بێت لە بینایەکی کرێیە دەجعجگەم 100 میلیۆن دینارمان مانگانە کرێ بۆ حکومەت جێڕایەوە باشە ئەم گێڕاتانەوە ناکرابی خەنە خزمەتی شارەکەەوە ئەو پارە ناگەڕێتۆ کنە من کاژی من حەزەکەم بکات دیار با بزانین یعنی هەموو دنیا تۆ کە شارەکەت پێویستی بێت پارەگەڕانەوە بۆ خەزیێنەی حکوومەت یعنی چی ئەو پرسیاری بۆ من لە سەرۆژی حکوومەتکە بڕێ کە پارەگەڕێتەوە بۆ نایدەنەوەی ئەمە ئەو پرسیاری ئەمن لە باتی من لە کامێرەکان لە سەرۆکی حکوومەتکە بڕێ کە پارەگەڕێتەوە ئەو پارەمان جێڕایە حکوومەت باشە شتی خراپمان کردوانە داینەمان هەیە بەڕێوەبەرایەتی دیکە هەیە ئەتوانێت بۆ نمونە جێگەی هەیە بچێتە ناوی کە مڵکی حکوومەتە بەڵام تا ئێستا لە کرێ هێڵراوەتەوە وە منە سەرۆکایەتی زانکۆ سەرۆکایەتی زانکۆ دەستگایەکی سەر بخۆیە هیچ ڕەبتی بە منەوە نیە ئەمن هیچ بڕیار نادەم لە سەرۆکایەتی زانکۆ چۆن هەرسوکەوتەکە چۆن کرێدا نەکرێکیان عادی منە نا ئیمتیازاتە نەپرسواگەدێنە ئەسڵەن هیچ علاقی بە من ئیداری منەوە دەستگایەکی سەر بخۆیە واگاشت لێنی ئاگاشم لێنێ کاکرمانش لەگەڵ هاوڕێیان ئێمە نزیکە بینەوە لە چایخانەیەک چایەکی گەرمە خۆینەوە و گفتگۆکەمان بەردەوامەکەش بینەرانی ئەزیز ئێستا چین لە چایخانەیەک لا دێن و بەرنامەکەش بەردەوام بەڵێ ئەزیزانە ماتوین چایەکی گەرم بخۆینەوە بەرنامەکەمان بەردەوامەکەین بەر لەوەی بچمە لای ئەم
هاوڕێیانە یەک پرسیارەیە لە کاکرمان بابیکەم کە پرسیاری زۆرینەی زۆری هاوڵاتیانی ئەم سنوورەیە ینی گلەیەکی سەرەکی چ لە دەڤەری باڵەکیان چ بە گشتی لە ناو قەزای سۆران لەسەر کارەبایە باس لەوەکەن کە کارەبا زۆر خراپە دوی شەو دێتەوە یان بۆ نمونە نۆی بەیانی دەونی و ئەویش لەو ماوەیە زۆر ئەبڕێت و پچڕ ئەبڕێت و دێتەوە تەنانەت یەکێک بۆی نووسیم ئەڵێ ناوچە گەشتیاریەکان 24 سعات کارەبایان هەیە بەڵام هاوڵاتیان کەمتر لە 7 سعاتیش بۆچی؟ کارەبا بخۆتە نەزانن بە پێی خشتی وەزارەتی کارەبا ئێستا لەسەر تاسەری پارێزگای هەولێرێ ئەوەی پێیان نەکرێەوەی بەمێ گەیشت و بە ڕسمی 9 سعات کارەبا حکوومەت پێیان نەدرێت پێشتریش پێشەکانی قایم خامێت پێشتریش خاوەن مۆلی داهلیەکان بەڵێنیان بە تۆدا بوو کە ئەو کاتێک کە کارەبای حکومی نییە کارەبای مۆلی دەبدرێت بەڵام هەر ئەو شەوەی ئەو ڕۆژی لەگەڵ تۆ دانیشت بوون شەوەکەی بڕیارەکەیان پێشێل کردبوو ئەخر ئەوە دووشت هەیە ئەوانەی هەندێک داواکەن بۆ بە لە کاتی دیاریکرا و زیاتر لەو شەوانەی کە تۆ پێ نەهەبی تۆپانابی زیاتر دیاوا بکەن طبعا کە زیاتر پێەکەن پارەکە زیاتر ئێستا سەر هاوڵاتیان لە ئاخری مانجی هەموو جارێ مشکلمان بۆ پیابێتەوە بۆ معلوماتی جەنابەت ئەمە لەبەرەوەی لە سیستەمی مۆلیدە لە دەرەوەی شارەکان نییە لە دەرەوەی سۆران نییە کەس مۆلیدەی نییە ئەمە ناچار بووین ئەو مۆلیدانێک کە هەمانەش بە شەو لە 4:30 ئێوارە تا 12 شەو ئیشی پێ بکەین باقی دیکە احتیمال لەسەر کارەبای حکوومەت بکەین کارەبای حکوومەت لە 2 شەوە ئەماندانێت تا 9 بەیانی بە شێوەیەکی ڕێژەیی لە کارەبا لە 24 کاتژمێرەکە بە حکومی و بە ئەهلیەوە چەند کاتژمێرە کەمتر لە 18 ساعتمان هەیە طبعا ینی کەمتر لە 18 ساعت بۆ 7 ساعت 16 ساعت یا چەندێک 16 ساعتمان تقریبا ئەبێ 9 ساعت دەگەڵ لە 4 تا تقریبا 7 ساعت و نیو بە 9 ساعت 16 ساعت باشتری نابێت بەها باشترە بی لە زۆر حاڵت باشتر بین ئێستا لە خراپترین وەزع داینە بەڵام هەفتەیەک 10 ڕۆژ پێش ئێستا کێشەیەک کەشمان هەبوو دهۆک لەبەر ئەوەی خەتی دهۆکیش بەسەرێمەدا تێپەڕی لە دهۆک محەتەکان کوژا بوون بەهۆی نەبوونی گاز 6 میگاواتی مەشیان ئەداوان ئەوە کێشەوە بوو کە لەو 9 ساعاتێک کە بۆشمان دێ لە ناو سۆران هەر گەڕەکێک 3 ساعتی لێ تەخلیسکن ئێستا ئەوە نەمایە ئەوە کێشەکەمان نەمایە بەڵام هاوڵاتی نزانی ئەو معدەلە بەپێی ئیزافەی داواکاری زیاتر لەسەر کارەبای ئەگۆڕێ کێشەی گەڕەکانیشمان ئەوەیە بەهۆی زیاد پێکردنی کارەبای خەڵکە زۆر پێیەکە محاویلەکانی ما ئەو بارەی هەڵناگرن تحمل ناکە زۆرە کوژێنەوە کێشەمانەیە باش سپاس دەکەم بەچینە لای دووریەخان بزان ئەم خاتونە پرسیار و دەردەدڵی چیە بەناوی خدای تاکوپاک من کە ڕووی گلەیم دەکەمە ڕێزدارکە کرمانچ وەکو شەخصنا بەڵکو وەکو قایمەقایمی قەزای سۆران و هەروها بە نوێنەراتی خەڵکی شاری سۆران گلەی سەرەتام بۆ کاکرمانچ ئەوەیە بۆچی زیاتر لە 40 کافتریا لە قەزای سۆران هەیە کە ئێمە دەزانین کە کافتریا هەیە ئافرەتی شتێدا کار دەکات بۆچی کتێبخانەیەک نییە شوێنێک نییە بۆ گەنجان بخوێننەوە بۆ یاریگایەکی حکومی نییە یاریگایەکی گشتی نییە کە گەنج بچێ یاری تێدا بکە بۆ لایەنی وەرزشی و ڕۆشنبیری ئەوەندە فەرامۆش کراوە کە گەنج بۆشایی خۆی لە کافتریاکان پڕ بکاتەوە و هەروەها پرسیارێکی تریشم گلەیەکی ترم کە شەڵتەر و شوێنی داڵدەدانی کەسانی بێسەرپەرشت لە سۆران نییە کاتێک تەوقیف دەکرێن ئافرەت هەیە کە تاوانی گەورەی ئەنجامدا و ئافرەت هەیە منداڵی لەگەڵە ئەرێ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ بیر لە 10 ساڵی داهاتوت ناکەوە کە ئەو منداڵە چی بەسەردێ چی کەسایەتیەکی لێ دەردەچێ و هەروەها گلەیشم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دەسەڵاتێک داوا دەکەم کە دەسەڵات بوو بەڕێوەبردن و یەکە ئیداریەکانی قەزاکانیش بێتن تەنها هەر محافظ نەبێتن بۆ ئەوەی بتوانن ئەوانیش بڕیار بدەن بۆ کار و پرۆژەی باشتر سپاس دەکەم ببوورە کاتەریێندا ئەو کارە کاگەندام لێرە بینای جوان هەیە بەڵام خزمەت گوزاری نیە بە نمونە لێرە هاوڵاتیەک سەری بشکێت دەی بچتە هەولێر بۆ چارەسەر لە کاتێکدا بینا هەیە ئەجیز هەیە هەموو شتێکی ئەمە یەکیان پرسیاری دوم لە جاتی تۆ لەگا کرمانجەکەم مەسەڵەن ئەوەی ئەو ڕەگوزەرێکمان کرد بە ناو شاردا هەموو ئەو هاوڕێیانەی لەگەڵ مندا بوون تێبینیان لەسەر ئەدا و کاری ئەو هەبوو خۆی لە خۆی ڕازیە منیش لە سەرەتای بەرنامەکە و پرسیارم کرد بە ئەم پرسیارە شۆرگرین فەرموو بەڵێ هونەر سۆفی ڕێکخراوی بەخشینی خوێنژیان چەندین پرسیارن هەیە و چەندین ڕەخنەش دەخینە باڵ و هەڵبەت دەستخۆشمان هەیە بۆ کارە جوانانەی کە کردوێتی پرسیار یەکەمەوە لە ڕووی تەندروستیەوە کە ئیشەکەین لە سۆرانی یەک سنتەری ئەهلی هەیە کە نەخۆشخانە حکومیەکان بوون بەشی خزمەت گوزاری ئەو سنتەرە بنمونە
سنتەری ئەو سنتەرێکەوە نەشتەرگەری لێ ئەکرێ بەشی تاقیگا نیتی وەکو بەشی تاقیگە کە بۆ هەر خوێن وەرگرتنەوەکو بەخشینەك دەستنە نەخۆشخانە حکومیەکان لەوێش بەبێ پارە هەڵبەتە خوێنەکەی خۆیان وەردەگرن باشە کە لایەکیتکەوە پرسیارێککە سوارت بە بانکی خوێن بە شاهدی خۆی لە دەی سەی 2016 بەشداری چالاچەکی ئێمەی کرد کەوا قرار بوو ئەو ڕۆژە بڕیار لەسەر بکردنەوەی بانک خوێن بدەین کەوا لە مانجی 5 2015ەوە بە دووادا چونمان لۆ کرد ئیلە ئاخیر هەموو ئەجزەکانمان دابین کرد بە هاوکاری دکتۆر سامان بەڕێوبەری گشتی و دکتۆر وشار بەڕێوبەری بانک خوێن پرسیارەکەم بۆچی نەکراوە کە بووە قوربانی ئەو سێ بەڕێوبەرایەتیانەی کەوا ئێستا بوونیان هەیە لە سۆران هەڵبەت جەنابیشان باسی ئەوەی کرد گوتی لە هەموو قەزاکان نەخۆشخانە گشتیەکان سەر بە بەڕێوبەرایەتی گشتی هەولێرن وانیم لەگەڵ ڕێزم چونکە بنمونە کۆیە بەڕێوبەرایەتی گشتی هەیە سەبارەت نەخۆشخانەی خۆی هەیە نمونەی سەر بە خۆیان وێ نەوەک سەر بە هەولێرەوە بن بەڕێوبەرایەتەکە سەبارەت بە ڕێگاوبان هەموو ئەو گوزەرمان کرد کە بەناو بازارەوە زۆر باسمان کرد بەڵام ئەو بینا بەرزانە بۆ هیچ گەراجیان لەسەر ئەساسەی بینا بەرزەکرێت بەڵام بەبێ بوونی گەراج ئەوە باوەڵام بداتەوە عفوکە تێبینێکی جەنابیەکی سەبارەت بەوەی کەوان لە پێش 2014 ساڵوە بووە 4 بەرمیل نەفتیان دابش کردن بخۆی کە باسی کرد دەکرێت ئەو ساڵەمان بۆ دەستنیشان کە کام ساڵ 4 بەرمیل نەفت دراوە بە لەو پرسیارەوە دەست پێەکەین ئەڵە ساڵێک 4 بەرمیل نەوت دراوە بە وڵاتیان پێ ساڵانی 2000 لە 2007 ب 2010 بە دواوە کە وەزع لەگەڵ بەغدای ئاسایی بوو چونکە لە کوردستانی ئەوە نەبوو تقریبا مەسفای نەفتی سپی بەو دەرەزەی نەبووە لە بەغدای هاتووە تا ئەو ئەزمەی کە لە بینی حکوومەتی هەرێم و بەغدا دروست بوو ساڵانە 4 بەرمیل تقریبا دروستە بوو ڕەنگە ساڵێک هەبی و فریای دوان کە بین لە ڕووی فەنیەوە بەڵام بەگشتی 4 بەرمیل تەوزیع باشە بەنسبەت پرسیارەکانی دیکەیەوە سەبارەت بە کەرتی تەندروستی باسی کرد کە باسی کۆیە کرد بۆ نمونە بۆ ئەگەداریتان کۆی قەزایەکە وە کوێرە بەڵام لە پاشماوەی شەڕی ناوخۆی کۆی ئێستا تایبەتمەندی خۆی وەرگرتووە کە کاتی خۆی محافظەی هەولێر لەوێ بوو ئەوەی کە یەکێتی سەرپەرشتە کرد لە دوو ئیدارەکەی کە محافظەکە هەڵوەشاوە ئیدارەکانی کۆی نەک هەر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بەڕێوەبەرایەتی پەروەردەشیان گشتیە وەکو خۆیانمانەوە دەستکاری نەکرد ئێستا سەر محافظەی هەولێرێ بەڵام وەکو قەزایەک دەستەڵاتی بەڕێوەبەرایەتەکەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیە بۆیە جیاوازی هەیە دەگەڕێت ئەو بینایانەی دروست دەکرێن بۆچی نایکەن بە مەرج کە پارکیان هەبێت ئێستا وامان کردووە بەڵام زۆرترین بینایەکان پێش دروستکراون ئەو چێشەکەی ناتوانانی شتێکیان بەسەرا بسەپێنن دووبارە بینایەکان بڕوخێنەوە ئەمە حەزەکەم بزانین کێشەیمە لێرە کێشەیەەکە گلەی لە نەبوونی گەراجەکە ئێستا لە سنتەری بازار ئێمە 4 تا 5 گەرازمانەیە و گەراجێکمان هەیە زیاتر لە 300 تەنانەت تووشی لۆمەش بووینە لە ناو خەڵکی کە شوێنی وەرزش بۆ و کردوانە گەراج بەشێکمان لێ کردوتە گەراج خەڵک ئەیوێ ناو بازار ڕاوەستی ناچێتەوە دەر ئێستا تقریبن تۆزێک باشترین لەو مەسەلەیدا بەڵام ئەگەر جێ هەبی و مەکانە وش بەداخەوە منەمە شتێکی بۆ هونەر هەموێن سۆران پێش حەدەسی خۆی گەورە بوو ینی ئەمنەوەی هەمیشەوە فکر خەڵکی بینمەوە چ شارێک لە عالمدا هەیە لە خلالی 28 ساڵدا لە 5,000 کەسی بوویتە 153,000 کەس ئەوە لە ڕووی فەنی و گەورەبوونەوە شتێکی ئاسایی نەبووە ئەمە لە 2012 ماستەر پلانی شارەکەماندا باشە نابێت خزمەت گوزارەکان پێ بە پێی گەشەی دانیشتوان بێت ئەوە لە پێشەوەی دەسەڵاتی حکومەت و کاک یادگار ئێرە لە خەڵکەکەی کە ئێمە لە ئێران هاتەوە 150 خەڵکی لێ هاتەوە نەچورە شوێنەکانی خۆیان تیان ئەمە ناچینەوە خزمەت گوزاری نییە سۆرانیان وەکو ناوەندە کەڵبژار پێشەوەی حکومت لە ئیمکانێتێکی خراپدا و پێش 2023دا کە من قایم خامنێن بەڵام قسەیەکی خێر لە حکومەتی پێن منەظەمات هاتوونە ڕۆژ هەبوو 500 ماڵ استقبال کراوە لە ئێرانی تەنها ئاردیان بۆ دیاریکراوە مەوادیان داتەوە کراتە خانی ینی پێش ماستەر پلانی فەنین حەزەکەم هەندێک شتێک کێشەی فەنیە باشە بەنسبەت ئەو ینی گرنگترین شت لەناو قسەکانی کاگەندام وتی خەڵگلەیی هەبووە و دیار بوو خۆشی گلەیی هەیە پرسیارێکیە بەڵێ لە ئەدای خۆی ڕاستیە من والله زۆر زەحمەتە تو بخۆ بڵێ لەدای خۆم ئەمن ویژدانم ئاسوودەیە ویژدانم ئاسوودەیە تا ئێستا بەبێ حیمایەت مناو خەڵکی خۆی 10 ساڵی دیکەش پاشی 15 ساڵەکەی لێ ئاڕۆم ئینشاڵڵا شتێکی شەرمەزاری بەجێ نایڕم وەکو ئینسان ڕەنگە غەڵەتیشم هەبن غەڵەتم ئینسانم قابل لە غەڵەتیکەم بەڵام ئینشاڵڵا ئێستانە بەڵام 10 ساڵیت کە بۆ ڕێکەوی کە من چاوشۆڕی شاری خۆ نەبووم لە ئەدای خۆت ڕازیت ویژدانم ئاسوودەیە باشە ئەو خاتونە دووریەخان ینی پرسیارێکی گرنگی کردوتی چل کافتریا هەیە کتێبخانەیەک نییە ناوەندێکی ڕۆشنبیری نییە ئەمەشتان پێ کۆنتترۆل ناکرێت کتێبخانەمان هەیە بینای کتێبخانە نییە کاک یادگار
کافیتێریا ئەمن دقێکی قانونی نییە کافیتریا ممنوع بی لە حکومت کەسلاری لەوە نییە کافیتریا بەڵام لە بەرامبەر کافیتریاش ناوەندێکی ڕۆشنبیری کتێبخانەیەکە بێت خۆی کێشەکەی دەوەیدا بۆ قسێکی بە واقعی ترکردنەکەینەوە ئەمە هەندێک لەکەین هەندێک ئەشکال زۆر گەوراکەین بەڵام کێشە بەیە خوێندەوار ئەوەی خوێندنەوەی کتێبخانەیەکی ڕێکوپێک لەم شارە گەورەکردنی ئیشکال و کێشەکانی ئەم شارەیە کتێبخانەمان هەیە کتێبخانەمان هەیە شوێنی کتێب بینایی کتێبخانەمان نییە کتێبخانەمان هەیە لێرە بەڵام چەند کەس سەردانێکن چەند کەس سەردانێکن بڕۆ بە ئێستا خەڵکەکە خۆی خوێنەر نییە هەر نەکلێک سۆران ئەوە بامە تۆمەت بە سۆران نەکەین برای خوشکان شاری خۆن نەجووە تخوا دوو دقە بەزالی برای خۆت بدا ئێمە وەمان لێ کرد ئەو شارە دنیایەکە کە ژیانی تێدانی بۆچوو ئەو خوشکە باسی کرد بابوە نییە نەک خەڵک لێرە ناڕوە هەموو ساڵی ئەمە بەلانی کەم هزار عایلە لەو شاری زیادە بن جوانترین شاری پێکەوە ژیان لە هەموو کوردستانی گەورە سۆرانە لە ئەتو جێب دەمە خوشکە من خوشکم قسەکەی بکەین ئەمینترین شارە کات زی لەو شارەیە کات دژمنایەتی لەو شارەیە کا نائەمنێت و دووبەرەکی و حساسێت لەو شارە هەیە بەڵام وەکو دووبەرەکی نیە و زێدەڕەوی لەسەر مڵکوماڵی گشتی و وڵاتیان هەیە تەجاوزات هەبوو ئێستا نییە حەزەکەم بە سەراحەت پێ برێم لە بەرامبەر کامێرەکان ئێستا نییە ئەوەی کە هەبوو پێشتر کرایە کۆتا پرسیارم سۆران خاوەنی سەرچاوی ئاوی خواردنەوەی بێخاڵە ڕووباری چۆمان ئاوی سەر و چاوە کێشەی ئاوی خواردنەوە هەیە لەم سنوورە ئەو هەموو ئاوە هەیە هەر داخلی سۆرانە بینی ئاو ئەوە سێ چوار ڕێستۆران لە دەواازەی شار ماشەڵڵا کانی ئاوەکە جۆگەکە بەناو مەتعەمەکەیە تێ ئەپەڕێ ئەکرێ لەم سنوورە ئەوە وازمان لەوەیە ژێرمان نەوتە و کێشەی نەوتمانێ ئەی باش ئەی ئاوەکە چی ئەم بەجنابتەڵم ئەمە پرۆژەیەکمان دروست کرد بە 38 میلیۆن دلاری لە ئاوی بێخاڵ سەرچاوی ئاویمان لە بێخاڵ نییە بەتاقیتنێ لە کوونەماسیە لە ڕووبارمان نییە ڕووبارەکەمان لە سەرچاوی دیاناشمان هەیە لە زارگەلیشمان دیسان لە دو پرۆژەی بێخاڵمان هەیە ئەو کاتی پرۆژەکانمان دروستکردن تا ساڵی 2014 ئەوەی بێخاڵ کە دروستمان کرد ڕێژەی دانیشتوانی سۆران بۆ معلوماتی زەنابەت تا پێش ساڵی 2010 100,000 کەس بوو ینی ئەمە تەوەقعی 100,000 کەسمان کرد لە سۆران ئێستا ژمارەی دانیشتوانی سۆران نەسەنتەری شاری سۆران گەیشتۆتە 153,000 کەس ئەوە پرۆژەی ئەوە داهاتێوێ ئەوە ئیمکانیەتێوێ عەزیز براخۆم ئەمە پرۆژەمان ئەڵێم نینە لەو شارێدا نەبووینە ئەو 4 ساڵیدا بۆیە بەپێی داهاتی ما پێمان نەکرا فریا و مەسەرەکەی بەڵام نەکردووە زۆر بە کورتیەوە بۆ ماتوەڵێ بۆ مامەڵەی ئۆتۆمبیل بۆچی خەڵک بگاتە هەولێر زۆر بە کورتی من وەڵام بدەمەوە موافقەتمان کردبوو لە بێزەیەی مشکلەیەکمان بۆ پیا بوو سەری دوو هەفتە پێش ئێستا سەرۆکی دیوان لەلایەن وەزدەنابی وەزیرە و ناردرا بڕیارماندا لەکن بەڕێوەبەرایەتی کابینە دانین نەک هەی ئەتوانێت مامەڵەی هاوڵاتیان ڕایی بکات هەر لە خلالی ئەو مانگەیدا ئینشاڵڵا دەست لە خلالی و مانگە ڕایە بێت دیارە ئێمە هەمیشە لە پاسی یادگار ئاماژە بەوا دەین کە ئێمە ئەگەر نەتوانین کێشەی هەموو هاوڵاتیان چارەسەر بکەین نەتوانین لانی کەم کێشەیەک لەناو بەرنامەکە چارەسەر بکەین بەو ئومێدە ئێمە بە دوواداچوونیشمان ئەبێت و بەرنامەکەشمان بەردەوام ئەبێت و دڵنیاشم کە کێشە و خەمی زۆر زیاتر هەیە خاڵی گەش و زۆر ڕۆشنی زۆر جوانی دیکەی سۆرانەیە بەڵام ئێمە زیاتر مەبەستمان بوو دەست بخەینە سەر برینەکان کاکەنمان عیزەت قایمقامی قەزای سۆران زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ ئەوەی کە بەسنگی فراوانەوە پرسیاری ئێمە و تەواوی و هاوڕێیانە دووەرگرت بەڵێ ئەزیزانم لێرە بەرنامەی پاسی یادگار کۆتایی دێت تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار و لە شار یاخ و شارۆچکەیەکی دیکەی کوردستان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.